ئەمڕۆ کە دەبینین حکوومەتی بەغداد ناوی پارێزگای هەڵەبجە وەک پارێزگایەک نەهێناوە، ئەم هۆکارە بۆ کەمتەرخەمی دەسەڵات دەگەڕێنینەوە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا نەیتوانی ئەم پارێزگایە بکات بە پارێزگایەکی فیعلی و ئەنجومەنەکەی بۆ پێک بهێنرێت. بۆیە ئۆباڵەکەی لە گردنی دەسەڵاتدایە کە نەیتوانی ئەم پارێزگایە ئێستا وەک پارێزگایەک بناسێنێت بە عێراق و کاری پێویستی بۆ بکات هەتا ئێستاکە لە بودجەی 2018 تا جێی بکرێتەوە و زەرورمەندەکانی پارێزگای هەڵەبجە قەرەبوو بکرێتەوە. بۆیە ئێمە ئەمە دەخێنە ئەستۆی هەردوو حیزبی دەسەڵات کە لە ماوەی 30 ساڵدا نەیانتوانی ئەم پارێزگایە بخەنە سەر پێی خۆی و کارە ئیداریەکانی بۆ بەڕێ بکەن. بۆیە ئێمە داوا دەکەین لە هاوشاریانی پارێزگای هەڵەبجە کە لە داهاتوودا برژێنە سەر شەقام و خۆپیشاندانێکی وەمانگرتنێکی سەرتاسەری ڕابگەێنە لە پارێزگاکەدا بۆ ئەوەی چیتر ئەم پارێزگایە کە فەرامۆش نەکرێت و نەبێتە پاشکۆ.